بەڵێ وەزیری تەندروستی شەوی ڕابردوو کە هاتە پارێزگای سلێمانی سەردانی نەخۆشخانەی شەهید دکتۆر هێمنی کرد. دواتر ئەمڕۆ لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی کۆبوونەوەیەکی هەبوو. دواتر چوە نەخۆشخانەی هیوا، دواتر سەردانی نەخۆشخانەی جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵانی کرد و پاش ئەوەش سەردانی دووبارە نەخۆشخانەی شەهید دکتۆر هێمنی کرد بۆ دڵنیابوونەوە لە دۆخی توشبووان بە پەتای کۆلێرا و سکچون و ڕشانەوە. بێگومان لەگەڵ هاتنی ئەم پەتایەدا و لەگەڵ پەتای سکچون و ڕشانەوەدا کە پارێزگای سلێمانی گرتووەتەوە، پزیشکان و هەروەها ئەو کەسانی کە پسپۆرن لەم بوارەدا ڕێنمایی هاوڵاتیان دەکەن کە چۆن خۆیان بپارێزن و چ جۆرە چارەسەرێکیش بەکاربهێنن. ئێستا من بۆ قسە و باسی زیاتر سەبارەت بەوەی کە هاوڵاتیان چۆن خۆیان بپارێزن لەگەڵ بەڕێز دکتۆر فایەک گوڵپی پزیشکی پسپۆری هەناوی گفتوگۆی زیاتر دەکەین. دکتۆر ئەم کاتت باش، سپاس بۆ ئەم دەرفەتە. پێشەم ڕاستەخۆیە من و تۆ هەندێک گفتوگۆمان کرد جەنابەت، کۆمەڵێک ڕێنماییت هەبوو بۆ خەڵک کە شتی نوێ بوون بۆ ئەم دۆخە کە پەتای سکچۆن و ڕشانەوە بڵاوەتەوە. ئەتوانیت بە بینەران بڵێ کە چۆن خۆیان بپارێزن؟ بەڕاستی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە کۆمەڵی ڕێنمایی دەرچووە بۆ خەڵک. زۆربەی ڕێنمایەکان ڕێنمایی ئیدارین، بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگە پزیشکان ڕێنمایی بدەن ئەوەیە کە هەچەند من خۆم نەشتەرگەری گشتیم، پسپۆری نەشتەرگەری گشتی ناوسک و کۆئەندامی هەرسم، بەڵام لەم ڕۆژانەدا کە ڕۆشنبیری تەندروستی خەڵک لاوازە و کەناڵی تایبەتی تەندروستیمانە و پزیشکەکانیش توانای ئەوەیان نییە بنووسین و بە شێوازی قسەکردن خەڵک ڕۆشنبیر بکەن بە ئەو نەخۆشیانەی کە زوو سەرمان لێدا. لەبەرەوەی ئێمەش لەم حاڵەتانە ئەکەوینە گەل ئەوانیان یارمەتیان نەدەین. من خۆم پیجێکم هەیە لەم چەند ڕۆژات چەند وتارێکم لەسەر سکچون و کۆلێرا ئەوانە نووسیوە. ئەوەی بەلای منەوە گرنگە بێجگە لە یان ڕێنمایانە یا ئیزافەکردنی ئەو ڕێنمایانە ئەوەیە کە ئێمە تەریقەیەک هەیە پێوترێ فیکەڵ ئۆڕال ڕوت، یعنی ڕێگەیەک لە نێوان کۆتایی جیهازی هەزمی ئینسان و لە نێوان دەما سەرەتای جیهازی هەزمی ئینسان. ئەم ڕێگەیە بێ ببڕین. ئەم ڕێگەی لە ڕێگەی چیەوە بێ؟ لە ڕێگەی دەسەوە بێ. نەخۆشەکان ئەبێ ئاوی پاک بەکاربێنن، دەست و دەموچاویان پشۆن، میوەی پیس نەخۆن، سەوزەی پیس نەخۆن تا کۆتایی. بەڵام لە هەمان کاتدا یەکێک لە ڕێگەکانی توشبوونی خەڵک بەو نەخۆشیەوە یا خۆ توشکردن ئەوەیە کە مەسەلەن نەخۆشێک دێت تووشی کۆلێرا بووە، ئەم کۆلێرایە تا 10 ڕۆژ لە پیسایەکایەتی ئەگەر نەزانێت چۆن خۆی بپارێزێ لەوانەیە چاک ببێتەوە جارێککە خۆی توشکاتەوە. ئەویش لە ڕێگەی چێوە؟ لە ڕێگەی ئەوەیە کە لە کاتی سەر ئاوا خۆی بەدەست پاگەکاتەوە، دەست بەکارێنێ لەگەڵ ئاوەکە بۆ خۆپاکردنەوە. ئەم دەسەشی کە دوایەوە لەوانەیە بیشوە لەوانەیە نێشوە، ئەگەر بیشی شووە بە تەواوی پاک نابێتەوە. بۆیە یەکەم ڕێنمایی من ئەوەیە کاتێک گەچنە تەوالێت یا ئەچن بۆ دەستنوێژ هەڵگرتنەوەوانە. ئەمڕۆ لە زۆربەی شوێنەکانە بەلوعی جاران وەکو مەسینە نییە، ئێستا شتێکەیە وەکو دەمانچە فلاشێکە، ئەو فلاشە بەکاربێنن بۆ خۆپاکردنەوە، نەک لە باتیەوەی مەسینەیەک بێنن یا فلاشەکەش بێنن و دەستیش بەکاربێنن. ئەوە بەسە بۆ خۆپاکردنەوە. ئەمە خاڵێکە. خاڵی دووەم لە کاتی نان خواردنە لە شوێنێک وەکو سلێمانی مەسەن وەکو کولتورێکی تایبەتی ئاوا کاواکەن خواردنە خۆن، بە ئەم ماوەیە خەڵک بە دەست خواردن نەخوا. ئەگەر بێت و ئێمە دەست نەین بە کۆمانەوە و نان خواردنیش بە دەست نەبێ بە کەوچک و بە چەتاڵ بێ، ڕێگری لە توشبوونی جارێکیکەی خۆمانەگرین و توشبوونمان بۆ نەخۆشیە کەمە بێتەوە. خەڵێکی ترەوەیە لە هاوینە بێجگە لە پەتای کۆلێرا سکچون زیاوێ بە شێوەیەکی گشتی، چکە کۆئەندامی هەرسی ئینسان چۆن ئەندامەکانی ترمان لاوازە بێ ئەویش لاوازە بێت، توانای هەرسکردن و هەڵمژین و شتی کەمە بێتەوە. لەبەرەوەی بێ خواردنی کەم بخۆین، کەم خۆری دایم خۆربین، بەپەلە خواردن نەخۆین. و هەندێک خواردنی چەور هەیە، ئەو خواردانەی کە چەورن ئەوانە لەو خواردانە خۆمان دوور بگرین لەم ماوەیە. و هەندێک میوە هەیە سکچون و پێ دروست ناکە، بەڵام هەندێکی هەیە وەکو هەڵوژە و وەکو ترێ و ئەوانە لەوانێت تووششون بکایە. بزانین چ خواردنێک لەم کاتانە ئینسان تووشی سکچوونەکە. و ئەو کەسانی کە ئەخۆنەوە مەشروب بەخۆنەوە، مەشروبی یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی سکچون و ڕشانەوە. کەواتە من پرسیارێکەکەمەگە بە کورتی ژۆڵام بیتەوە سپاس دەکەم ئەو کەسێک کە کۆلێرا دەگرێت چاک دەبێتەوە جارێکی تر معڕەزە بۆ ئەوەی کە توش ببێتەوە؟ بەڵە
بەڵە جارێکی کە معڕەزە بەڵام ئەگەر هەیە کەمتر ینی کۆلێراکە بە قووەت نەبێت هەموو میکرۆبەکان ئەگەری هەیە جارێککە توش بیتەوە ئەگەر ڕێنمایی تەندروستی بەکار نەهێنی. خۆش دکتۆر سپاس بۆ ڕێنمایەکانت دەست و چاوت خۆش بێ. وڵێ کوێ ڕێنمایەکانی دکتۆر فایق گوڵپی بوو تایبەت بە خۆپاراستنی هاوڵاتیان لەم پەتای سکچون و ڕوشانەوە پەتای کۆلێرایە کە چەند ڕۆژێکە پارێزگای سلێمانی گرتوتەوە. بەڵێ هاوژین جەمال پەیامبەری کوردستان 24 زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ دکتۆر فایق گوڵپیش.